بناوی خواست سلام هاوران هیواملر شوینه بن ساخ و سلامت و تندروز بن انشالله برزاندی سانا و منیهات معین لخدمت ایوه بو پیشکش کردنی ویدیوهای کیتر لزنجیره ویدیوکانی بدسینانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بدسینانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بدسینانی پاره لانترنت بو برزانه که یکم جارو چنل بینن لیره چنلی بدسینانی پاره لانترنت که من نیهات معین هفتانه 4 ویدیو لریا و چنل و بلاوه کموه که ایوه بی برام بدتوانن دراو الکترونیاکان و هر وها دولار امریکی بدست بینن بو اوی ایوه هیچ شکل ویدیوکان نداها تو لدست ندن که من بلاوی آنه کموه چنل که سابسکرایب بکن زنگوله تنشش چالک بکن بو اوی هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاوه کموه یوتیوب لره نوتیفیکیشن و ایوه یاگادار کاتوه و یکم کسبن که بین ویدیوکان ببینن. بله هاوران امروش یاری کیتر به ایوه ناسینم که لبواری بلوکچین آیا که ایوه اتوانم به برانبر دراوی الکترونی لم یاریه به دست بهینن بو اوی ایوهش بتوانن لو یاریه فری تو ارن و تبلاش دراو به دست بهینن بیناری هم ویدیوی بن تا کوتاهی ویدیو که به پیش میخن چون که زورش دیگرین که کل ناراسی هم ویدیو هم باز کردو. بله هاوران هر کو گوتم ام یاریه لبواری بلوکچین آیا و تا دراوی الکترونی تانده ته بفری لراستی هاوران ام گیمه دو بشه که کومینگ سون و تا یاری تواوی ام گیمه نهات و بلان بخم دو مینی گیمی دانه و تا دو گیم که فری تو ارنه و تا بلاش و توانن دراوی الکترونی به دست بهنن و تا کو گمه کشلان شبه او دو گمه زور بکلکی وده بو زیاترین دراوی الکترونی کوب کنه و هر کاتی که گمکش لانجو اتوانن دیسانه و همان دراو لناو خودی گمکه بکاری بهنن یا خود هول دی بکن لناو تراسوالیتی خودن هاوران ام یاریه یا خودم ویبسایت اما ویبسایت یاریه که لینکی یاریه که لجیرم ویدیوی دانیم در دیسکریپشن یوتیوب بو اوی ایوش کلیک بکن و یک سر بنانا ویبسایت که و باشاری لم تو کنه بکن یا خود لم یاریه بکن هاوران ام یاریه لراستیا تو کنه که ایشانه هاتی تناو کوین مارکت کپی بلان پیش وی به تناو کوین مارکت کپی ریواردی دانه و تا پاداشتی دانه و هر کسی زو باشاری بکد و هر وها دو گیم هیا که فری ام دراوت آنه دته بو اوی زیاترین کاربر بخو کوب کاته و زودترین کارت دا به تناو کوین مارکت کپ و نرخه برز ببیتوا لیرانه کاته که دی تناو ویبسایت که هر وکو گوتم لینک ویبسایت که لدیسکریپشن یوتیوب لجیرم ویدیوی دیتا خواره و برزانم هر وکو اوینن دو گمه هیا که ایواتوانم فری لو گمه دراوی الکترونی به دست بهنن بلام هاوران پیش هموش تک لیرانه پلی متاماسک واتا ایواتا بی متاماسک تان هبه والیتی متاماسک چونکه ایواتن ها به متاماسک اتوانن کانکت بن با گمانه که من ویدیو کشم درست کرده چونیتی بشاری کردن لوالیت یا خود زدانی پاره متاماسک که لینکی ویدیو کش لجیرم ویدیوی دانیم لدیسکریپشن یوتیوب او کسانه که متاماسک یانیه بچن بشاری بکن و با آسانی بتوانن لو دو گمه زیاترین دراوی الکترونی به دست بهنن لیرانه هاوران چون که من کانکتم کردوه اچمانو گمکه بوی شرح بکم که چون گمکه لم گمه فری تو ارن که ام دراوی به دست بهینن ام یاریانه هاوران کاتی که بیانه وی لانج ببن و زیاترین کاربر بخور را کشن ریواردی دانن و تپاداشی دانن بو اوی بزودترین کات نرخه آن برز ببیتا و لناو کوین مارکت کپی تثبیت ببه لیرانه من تقریبا به 9 ساعت گمه کردن 101 دراوی الکترونی بدستین و کاتی کری لسره کی لیرانه هر وکو بیدات ویدیو کم گود که به متاماسک و کانکت کن که لیرانه هر 10 پوینت کاتی که تو 10 پوینتی وره گرید یکسانه به یک دراوی الکترونی اوی لبیر نکن لیرانه استارت هیا کاتی که کانکتت کرد به متاماسکی خود لیرانه هر بم شیوه هاوران گمه کیت لیرانه تماشا مرچیانه کی واتا اوانه ایوه کوه که تنها پیویسته تو کلیک بکی بتوانه لسر وار وکو بینن 15 پوینت مده سیناوه هر بم شیوه یاری کیت ام دراو الکترونیانه که لسر و عدته الا شوینی باش دانن بو اوی لکوتایی دان نسوتن و با آسانی بتوانن بچنه پیشوا هر بم شیوه گمه اکید
بەڕاستی گەمەکی زۆر خۆشە تەماشا هاوڕان ئێستا من لەسەرەوە 40 پوینتم بەدەستێنەوە ئەم شێوەیە مێرجیانەکەیت واتە ئەوانەی کە وەکوێکن بە یەک ئەگەینیت گەمەکە هەر بەم شێوەیە تا کۆتایی ئەمە گەمەی یەکەم هاوڕان باجارێ بچمانەوە گەمەی دووەمیش بوو ئەوەی بزانن کە گەمەی دووەم چۆنە بە هەمان شێوە کانێکتەکەی بە مێتامەسکی خۆت لەو گەمایە شاوڕان 80 دراوی ئەلکترۆنی بەدەستێنەوە لێرانە ئەو گەمەیە زۆر خۆشە کە ئەوە گووی زەویە کاتێک کە تو ئەو کێرویشکەی گەمەی پێیەکەی تەقینەوەت بۆ فڕێدە نابێت تەقینەوەکە بە کێرویشکەکە بکەوێت تاکو ئەو بازنانە یاخۆت ئەو خاڵانە هەمووی بەدەست بهێنیت لێرانە دیتان ئێستا مسووتە دیسانەوە لەوێلێک هەر بچمە پێشەوە تەماشا ئێستا لەوێلێک چوومە پێشەوە 66 پوینتم بەدەستێنە ئەمەش گەمەی دووەم هاوڕان بە بچینەوە ناو گەمەی یەکەم کە گەمەی یەکەم زۆر خۆشە بەڕاستی من زۆر چێژی لە گەمەی یەکەمە بینم لێرانە هەروەکو گوتم کاتێک کە تو ئەو دراوانەی بەدەستێنیت ئەمە ئەدرسی مێتامەسکی منەوە لە هەمان کاتدا و ئەم ڕێواردە یەکسەرەچیتە ناو واڵێتی تو کە مێتامەسکە بەڵام ئەم یاریە هاوڕان بۆ ئەندروید هێشتا نەهاتووە هەروەکو لێرانە بینین تەنها بوو پیسیە بێ واتە بوو کۆمپیوتەرە بێ نسخەی ئەندروید جارێ نەهاتوو ئەوانەیە کە پیسیان هەیە ئەتوانن زیاترین دراوی ئەلکترۆنی لەم گەمەیە بەدەست بهێنن واتە ئەوانەیە کە کۆمپیوتەریان هەیە جارێ تەنها نسخەی کۆمپیوتەر موجودە لێرانە بەڕێزانم دیسانەوە ئەو گەمەیە بەڕاستی زۆر خۆشە من کەمێک یاریەکەم و ئێوەش تەماشا بکەن کە چون یاریەکەم بۆ ئەوەی ئێوەش بە تەواوی بتوانن کە یاری بکەن و زیاترین دراو بەدەست بهێنن مەڵێ هاوڕان هەر بەم شێوەیە گەماکەی تەرۆک و بینیتان بەڵام لەبیر نەکەن ئەگەر جاری یەکەم بوو نمونە 500 پوینتت بەدەستێنا ئەبێ بجاری دوو هەم زیاتر بەدەستبێنی واتە 501 502 بۆ ئەوەی بتوانانی لێرانە درەوەکان زیاد بکەیت واتە لە مەرحەلەکان هەرچەند بچتە پێشەوە تۆ دەبی لە مەرحەلەی ترە زیاترین پوینت بەدەست بێنی بۆ ئەوەی دراوی ئەلکترۆنیت بداتێ گەمەکی زۆر خۆشە بە گشتی هاوڕان و هەروەها لێرانەش کاتێکلی لەسەریەکەی ئەو کەسانەی پێشانەدە کە ڕەنکیان زۆر چۆیتە سەرەوە واتە بۆ نمونە ئەو کەسە 20,000 دراوی ئەلکترۆنی بەدەستێناوە بزانێت چەند گەمەی کردووە و ئەم هەندە دراوی بەدەستێناوە 10,000 و تا کۆتایی ئەوە ڕەنکە هاوڕان ئەوانەی کە ڕیواردیان وەرگرتووە واتە پاداشتیان وەرگرتووە و گەمەیان کردووە و زیاترین دراو بەدەستیان هێناوە لێرانە هەمووی لیست کراوە گەمەکە هەر بەم شێوەیە ئازیزان هەروەکو بە خۆتان بینی کە چون گەمەیەکەن بەڕاستی گەمەکی زۆر خۆش و لەزەت بەخشە ئێوە ئەتوانن لەم یاریە کە مێرج BTCە ئەتوانن زیاترین دراوی ئەلکترۆنی ڕیوارد واتە پاداشتی ئەم دراوەی بەدەست بهێنن پێشەوەی گەمەی ئەسلی لانج ببێ لەوانەیە ئەو گەمانە نەمێنێ ئێستا بوویە ئەو ڕیواردەیەدا بوو ئەوەی خەڵکانێکی زۆر بەشداری بکەن و دراوەکە تەزبیت بکات لە ناو کۆین مارکێت کەپی و دراوەکە نرخی بەخۆوە بگرێ واتە زۆر باشە ئێوە ئێستا بەشداری بکەن چونکە دراوەکە نرخی نییە ئێستا باشترین کاتە بوو یاریکردنی ئەم یاریە هەر کاتێک کە دراوەکە نرخی بەخۆوە گرت و لە ناو کۆین مارکێت کەپی تەزبیت بوو پێم وایە چی تر ڕیواردەکە نامێنێ و ئێوە ناتوانن ئەم دراوەی بەدەست بهێنن
بله هاوڕان پێم وایە شتە گرنگەکان لە ناو ئەم یاریە یاخود ئەم وێبسایتەشم بۆیەوە باس کرد پێویست ناکات چیتر من ڤیدیۆەکەی درێژ بکەمەوە هیوادارم ئەوانەی کە هەر وەکو گوتم پیسیان هەیە واتە کۆمپیوتەریان هەیە جارێتوانن بەشداری لەم ڕیواردە یاخود لەم پاداشتە بکەن چونکە نوسخەی هەرۆکو دەینانە وێبسایتەکە نوسخەی ئەندروید یاخود ئایفۆنی نییە ئێوە تەنها بە لە ڕێی سیستەمەوە واتە لە ڕێی کۆمپیوتەرەوەی ئەوتوانە ناو یاریان ئەنجام بدەن هەر ڕەخنە کامێ پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبوم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ